آدار فرهنگا کردیا میجیا کردیا وان 100 سالت و دیماهیه. آدار کومکرا خوشی و نخوشیت کردانه. آدار بیردانکا سرکفتن و کفتنت کردانه. آدار او رومانا شادی و تراجیدیا کردا بحث کد. آدار او امیده او ابو کردات مینید کو پشتی هر کفتنه که راب بنوه لوا چی کفتنه کرد دیماهینه ایناینه. او آداره با 14 آداره چیه؟ بونا سرکردو سرکش ملتی مالا مصطفى بارزانیه. او دیارده یا بویا ورچرخ خانک دو شورشت کردی دا. شورش جوه وقتی که سنور دا برای جوه وقتی که وکری. 14 آداره روژا سر هلدانا باشر دهو کارانگینه. 14 آداره روژا دست پیکرنا ورزی نیه ما کردستان 24. خیراتن سرچاوان گل برنامه لسر اینا کوکیکانه و بمیوانداری هر دو سیاست مدارد برایز مالا بختیار و هشیار زیباری. و حاضر بینا 5 حوالت روزنامه وان و نویسر و چالاک وان و اکادمی کودی بجدار بنگل ما دوی گنگشه داد گل هر دو میوانت ما. اف حوالاجی اوانه. دکتر شونم یحیی اندام دسته روشکار زانستیل ناوند دموکراسیا عربی البرلینه پریمام سینی نویسر و روزنامه‌وان عبدالرحمن بامرنی چالاکوان و سرنویسر پیج روانگا و رخنه فهمی بالای ریوبر نویسین الگاف نیوز محمد زنگنه نویسر روزنامه خبات. 3 تور مدو خلقان دا هنه ادگل هر دو میواند برایز. 1 چا دوزا گل کرد الباشور گهشتیه قواره هرما کردستان یا افرو. 2 چوا وی قواره بردوامی دایخو اتسر همی وان گف و مطرسیت توش بوی. 3 چه آستنگ و گف بران برهنه. بری پشینت ناف گنگشه دا بیگ و بینرد و پانورامای بین سر شر 7 سالا یت رژیم جدایت عراق دجی کردان. درزبون عراق وکی دولت کانی سال 1921 دروشکانه آسروشتی دابو و کردستان باشور پیوهات گردان وک بشک جوی دولتانی. شانشین عراق یاشنی درزبوی دجی کردا کتشری. جارد گل شیخ محمود حفیدی جارجی گل شیخ احمد و مالا مصطفى بارزانی. حتی بارزانی در بدر ایران بوین پاشی ایکتیا سوویته. رژیم شانشین ابدیمایی هات پاشاروژکار رش و تراجیدی دم توشی کودتا یک سربازی بوی. جلای افسرت لشکر دولت و بسرکشی عبدالکریم قاسمی و حوالتوی سال 1958 و او بخیزان و هاتنا بمبر کرن و دوزا کردی بخودان و ما و بردوان بو. عراق کوماری هندک سالت بکشت گل کردا بوراندن و بارزانی و حوالت ویش سوویت و گریان. لگلک و نکشا رژیمانی بسروکاتی عبدالکریم قاسمی کتشاری سال 1961 و شورش ایلول بسرکشیا مالا مصطفى بارزانی دست بکر. هر او دیماهی که هات یاریکا خیزانا شانشین عراقی هات یاریکا عبدالکریم قاسمی جی پشتی حوالوی نزیک عبدالسلام عارف کودتای که سربازی او شناف برین. عبدالسلام عارف درس شیدبری خوار نگرد تونتل هات شیدبری دجایت یا خدا لگل کردا کشتنا کردا حلال کر لی کشتناوی بریا کردا ترک دابو اتفروکا خدا هات سلطان و بدیمایی ها سال 1966 و کرد دوزا خواه بردوان بون. رژیم بعث بسرکشی احمد حسن بکری هات و ویاد گل کرد طرحتیه که دابجید و بیان 11 آذار سال 1907 امضا کرد. لوکیب کردید بیجم بفر فعلا خونا هلید. اف رژیم جی کت شرید گل کردا سال 1974. و بپیلانکا ناف دولتی پیکولان هلانا شورش کردادا سال 1975 لی او نمان و شورش کردا ما. 3 سال بس بون سرکشت پیلان نمینن جبلی صدام حسین ما دارو لخوی خراب اطریدانت پشتی پیلان داب گیرید.
هواری بو مدیان کو سرکش پیلانه بو پشتی 3 سال توشی نخوشیکی بو و چی چاره سری بو نبون عمر العمر 46 سالیه. شاه ایران توشی چاره نویسک رج بو و شورش خمینی او اشروه و ریشالا اینا در سال 1979. هر سال 1979 صدام حسینی سروک و حوالخ و احمد حسن بکر سر حکمی نهلا و اوهات. صدام پاشا گزبوش پیلان جزائر و خوشوی پیمان سیقولی و کشا ات انجام دا شرک 8 سالیت گل ایرانه کرد. بمليونا كشتي وبريندار وبرزة جهر دولايانا وأف هر دو دولتا بو دهان صالة باش ببرن. بكل صدامي بو جهشتنا چارا نويسك الرش وكي يدبري خو بردوان بو وكي گرگ دفخين بأوبراسيونت انفال رابو 108,000 كرد بن آخ کرن و 4,000 گند خراب کرن و بچك كيميائي كردستان طباران کرن. بچافتاری صدامی کویت داگیر کرد سال 1909 و جیان همی دجیوی رابو. ات انجام دا سال 1909 که سرهلدان که سرانسری عراق گرد و هیز صدامی کردستان هات نداره خستن. هیز صدامی پشتی هیوک وگریان کوچا میلیونی چه بو. پاشی جوا که ناف دولتی تهوارا کرده هات و بریارا 688 سال 1991 که در خست دجی عراقه و دورا دجی فرینه چکر و بوکا کلکا قواره هرما کردستانیانو که امتداد جین. زنجیراری دانا بردوام بو حتی صدام وکی یدبری خونمایی و کردستان جی بو قواره که باور پیکری سر آست عراقه و آست دوره و ناف دولتی. لما مستا مالا باختیار دست پیدا کن ما مستای برس بدیتنی او پانورامایا همویان دوای نامینن دوزی کردی دامینید و کشی کردی بردوام دبید و کردکان با سرکشکان و بردوام یعنی چوکا کتا اما گیشتینه قواره هرمی کردستان. جناب چه تفسیر داده او دیار ده؟ بله سپاس خوشحالم لەگەڵ برای بەرز کە وشیار بەیەکەوە ئەم بەرنامەیە پێشکەشەکەین. هەلومەرجەکەش لەبارە کە قسەیەکی جدی لەسەر ئەو مێژووە بکەین. بەڕێ من یەکەم خاڵ کە ئەو کۆ سیاسەتە هەموو ڕژێمەکان کۆ ئەکاتەوە بۆ ئەوی بە شێوەیەک لە شێوەکان شۆڤینە بن بەرامبەر بە کورد. سبب ڕئیسەکەی گەڕێتەوە بۆ ئەوی هیچ یەکێک لەو ڕژێمانە دیموکراسی نەبوون. هیچیان دیموکراسی نەبوون. ئەمە یەک. دووەم قەوارەی عێراق 1920 کە دادەمەزرێ بریتانیا دایدەمەزرێنێ. عێراق وڵاتێک نییە بە تەبیعی بە قۆناغەکانی گەشەکردنی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی تێپەڕی بێ و ضرورەتی مێژووی عێراقی هێنابێتەکایە. وای نییە. وای نییە 1920 بۆ دامەزراوە. مەسەڵەن لەسەر دوو نمونەی هێنبەوە. عێراق کە دامەزرێ مەلیکێکیان لە عێراق دەست ناکەوێت چەند مەلیکێک لە حجاز قەرز دەکەن. ئەوە معنای چی؟ معنایەتە عێراق زۆر شێواو بۆ ئەو کاتە. هیچ جۆرە ئەستقرارێک و پێوەرێکی تیانە بۆ ئەو کاتە. دووەم هەتا 2 ساڵ پێش ڕوخانی سەدام ناوی عێراق بەغەڵەت ئەوترا. جەمهوریە العێراقیە یا مەملەکە العێراقیە لە زمانی مەلێک. تازە کردویانە بە جەمهوریەت العێراق. سیرکە هەم ناوەکەی هەڵەبووە هەم مەلیکیان بۆ قەرز کردووە هەم دامەزرانەکەی لەسەر دەستی بریتانیا بووە و لەو ساشەوە لەو ساوە هەتا سەدامیش ڕووخاوە ئەتوانم دوای ئەوەش قسە بکەم شتێک نییە لە عێراقە بەناوی بزوتنەوەی دیموکراسی ڕاستەقینە. شتێک نییە بناوی گۆڕانکاری مەدەنی ڕاستەقینە. سەرنجام دەستورە کاتیەکانی عێراقیش زادەی ئەو هەلومەرجەن کە ئەم حکوومەتانە سەپاندویانە. یعنی دەستوری عێراق بەو جۆرە شۆڤینیەی کە لە مەلیکەوە هەتا دوای عەبدولکەریم قاسمیش نووسراوە زادەی عەقلیەتی حکومڕانەکانی عێراقە. بۆی هەمیشە ئەمانە لایەنی کەمی مافی کوردیان ڕەچاو نەکردووە. لایەنی کەمی مافی کوردیان ڕەچاو نەکردووە. تۆ ئەگە بڕۆی سەیری
بەرنامەی حزبی هیوا بکەیت نەخێر وەرە سەر پارتی دیموکراتی کوردستان چیان داوا کردو ئۆتۆنۆمی چوارەمین مافی گەلانە سەر بەخۆیی کۆنفدرالی فدرالی ئۆتۆنۆمی چوارەمین مافیشیان بە کورد ڕەوانە بیریەوە نەبێ بڵێ وڵی زۆر مەسلێکی گەورەمان داوا کردووە ستراتیژیکی وا بووە عێراقی شێوانەوە ڕۆژەڵاتی ناوەڕاستی شێوانەوە زۆر ینی ئامانجێکی تەبیعیمان داوا کردو لە چوارچەوەی لایەنی کەمی دیموکراسی بۆیە من کۆتایی قسەکەم لە وەڵامی تۆیە بەوەی هەنمەوە من پێم وایە بە درێژایی مێژوو حتا حرەکەی کوردی یا بە تایبەتی لە دوای دامەزرانی پارتی لە 1945 لە مەهاباد دادەمەزرێ 46 لە باشوور دادەمەزرێ یعنی داوای دروشێکمان کردووە ئۆتۆنۆمی بۆ عێراق و دیموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان هاتوون سوالمان لە سوالکەر کردووە عێراق خۆی سوالی دیموکراسی کردو ئێمەش هاتوون سوالی دیموکراسیمان لە وڵاتێک کردو کەسان دیموکراسی تیانە بووە ئۆتۆنۆمیشی تیانە بێ دیموکراسی نەبێ برای جنابت يعني اگر ديمقراطيه بچسبێت لە عێراق يعني کێشەی کوردی چارەسەر دەبێت دیموکراسی زۆر مهمە کاکە ئەستان نە لە سووریا نە لە ئێران بە درێژایی ئەو مێژووی کە باسمان کرد نە لە عێراقش دیموکراسی نەبووە حزبی دیموکراسی ڕاستەقینە نییە ینی ئێستا بچی لەگەڵ کام حزبی ئۆپۆزیسیۆن لە ئێران قسەش بکەی لەگەڵ کام حزبی ئۆپۆزیسیۆن لە تورکیا قسە بکەی 6 حزبی ئێستا دانیشە لە تورکیا یانەوەی کاندید بۆ سەر و کۆماردانێن ئامادانین لەگەڵ هاتەپا ئەتیفاق بکەن نەکە ئەحراجیان بکەن بۆ مافی کورد لایەنی کەمی مافی کورد لایەنی کەمی مافی دیموکراسیە سەیدای بەڕێز ئەکەر ئەم بێت تاریخی بەرێ خۆ بدەینە ئەو ڕژێم ئەوێت دژی کووردا هەمی تووشی چارەنوێسێکی ئەن تووشی تراجیدیایەکێ بوون ئەن تووشی وەک بنەماڵ ئەن وەک کەس تووشی جینوسایدێکێ بوون ئەکەم بەغدێنە خێزانە شان شینا عێراقی کچ پسەری هات ئەکەم بەغدێن عەبدولکەریم قاسمی توا 2 ساڵێت و پەیوەندیت خۆش من گەل کووردا يعني وضع باش بريفاتشو وقت ديجي كردا راوستيا قالك نكشا كودتاكا سربازي سرهاتا كرني عبد السلام عارفي قتل كردا حلال كر بس بري او بمريت او هتا بري كرد بمرن او هتا كشتن الطياره دا احمد حسن بكر فتركو قال كرداي باش ويازداي اذاري وضعي حد وقت بويا شر يعني ديما كي صدام حسيني افيت بيلانا جزائر جريداي همي بشي 3 ساله نمان صدام حسين يعني جهشتا چارە نوێستێکی ئەvێ ئەمشین بێژنە بە لەعنەتە کوردایە بوان کەسێت کو دژی کوردات ڕاوەستن زۆر مەمنون کاک ئەحمەد زۆر خۆشحاڵم بە بەشداربوون لەم پەنانە لەگەڵ برای عەزیز و خۆشەویست مامۆستامە لە بەختیار مەوزوعێکی گرنگە بە حقیقت بوو مراجعەی خۆمان بکەین یعنی بۆ ئەم قۆناغەش بۆ ئەم ڕۆژانە بێشک دوسێ حقیقەتێک بۆ ئێمە دەرەچیت لەم عەرزەی جەنابەت بەحس کرد یەک هەر وەکو کاک مەلە بەختیار ئیشارەی پێدا لە دامەزراندنی ئەم وڵاتە کە عێراقە یعنی بە شێوەیەکی مستەناع کرا بە حقیقت عێراق نەبوو ئەسڵەن 3 ویلایەت هەبوو ویلایەتی مووسڵ هەبوو ویلایەتی بەغدا هەبوو ویلایەتی بەسرە هەبوو سەر بە عوسمانیەکان باش احتلالی بەریتانی هاتن ئەم هەر 3 ویلایەتە لێکدا کە وڵاتێک لێ دروست بکەن بەرژەوەندیەکان وا ئەخواستە وەختای ئیمپراتۆریەتی بەریتانی لەبەر هەند و لەبەر مستەعمەرات و ئەوە لەو وەختەی ئەو وڵاتە دامەزرا بە مەرجێک دامەزرا بوو کە ئەم حکومەتی عێراق وەختەی پادشایی دەبێ زمانی مافەکانی کورد بکەن یه کەلتوری یه زمان یه ئیداری کە نەوعە تەمسیلێکیان هەبێ طبیعی بوونی کورد لەناو ئەم قەوارەیە مەرجێکی ئەساسی سەقامگیریە یعنی کورد ڕازی نەبیت وەکو 20 لە سەدا 15 لە سەدا پێکهاتەی دووەمە تقریبا استقرار و سەقامگیری نابیت لەم وڵاتە ئەم حکوماتەی هاتوونە سەر حکوم هەمویان هەوڵیان داوە بە شێوەیەکی تر کە بە زۆر کورد ئیجبار بکات ئەم قەوارەیە قبول بیت جا بە ناوی قەومیەتی عەرەبی بیت بە ناوی پادشایی بیت بە ناوی بەعسی بیت بە ناوی هەر شێوەیەک بیت حتا ئێستاش
ام فكره ام منهجيته بردوام طبيعي كرديش خلال ام سالانه همو مقاومتي كردو رازي نبوه يعني همو شورشكاني جنابت بحث كر نشانه او ادات ككرد رازي ابيت يكسام بيت بما فكاني خوب بقت اويش وكو ولاتك فاشي رزقاربوني ام ولاتانا لدستي كولونياليزم او كردش بالتاكيد نخبي كردي قياداتي كردي عينا او رغبتها بيد بكردش جيجاي خويها بيت لجير لسر ام زمينه اجا ما في چاره نوز بيت اوتونومي بيت لا مركزي بيت وقتك هاتا بيش حتى هاتينا مسألة فيدراليزم لعراق طبيعي بالتأكيد أم سالانه بحث كرد سخت بو بالنسبة لكرد بلام يكشت هبو حتى فترات الزور يعني ملتي كرد مقاومة كرد تسليم نبو لا شورشكان الشيخ محمود وخو بحثت كرد شورشكان بارزان شورش أيلول شورشی تازه شورشی گلان حتی گشتینا راپرین و نواتوی طبيعي لو وقتها كرد معزول بو يعني ام ميديا وسوشيال ميديا خلكك الزور كم هبو كي شيء كرد درق بكر كتشيا تنها تن صحفيك دهات لسالانا مقالك يان دنويسي كتابك يان دنويسي براستی بلام لگل ام ثوره تکنولوژیا و معلومات و اوا نخیر تدویل قضیه ایما کرا يعني قياداتي ایما يميجوي حولك زور دا ام كيشا تدويل بكري يعني سبب دروزبوني ام قوارا راستا مقاومتي كرد بو زيدكي تحملي ملتي ايما بو خباتي بيشمرقه بو بلان بحقيقة اگر عامل دولي تدخل نكربا فنواتو ايك ام قوارا درسنا ام دقينا قلنا خدوه يا نوتو ايك بس او عامل دولي جناب بحث كما بيت ام بشكل سر براوستين يعني بوشي اف دولة بالا دست هرج مزراندنا عراقي وكي امريكا بريطانيا فرنسا بيشتي رژیم دگرد دجي كردا يعني هر چند تقينا قا بيشتي دات تاغارتن يا نوتو ايك بس از بحث بري نوتو ايك كم تماشبك نقطك لبيرم تشو بحسب كم كهمو رجيم كاني هاتون دس حالات لعراق دائما حاوليان داوا كسبي كرد بك يعني شورشي كرد قياداتي كردي بو فتركي مؤقت حتى جيغاي خويان قائميان كردو وباشي ديسا دستيان كردو باستهاد وبجاوزكاري والى اخره اما هلا وقت نوري سعيد بقرا هلا وقت عبد الكريم قاسم بقرا هلا وقت هردو عارف بقرا حتى وقت بعث يعني جورترين دسكوتي كرد بو بيان 11 آذار بو سال 1907 او بو اساسي ام قوارا يعني او وثيقه بيني سركرداتي شورش او وقتا وبعث براستي انسان مراجعه بكات تقريبا او بو اساسك دا مزرعه عندك بجن بريارة شش يا انجمني او دور هبي او عامل دولي بي بلام اويش لسرا واساسه يعني اساسك هي يعني ام كياني ايما ام استهيا باور بك اگر بقرا يعني بو او اجتوا كشتك هي تشتكي ياساي قانوني بغض النظر انسان شون بيريا كتوا بس عامل دولي جرينج بو بحقيقة بشك مقاومة ملتي كرد شورشكاني تصحيات خوفي داكاري بيشمرقة تسليم نبوني ام خلقه دوركي اساسي هبوك ام كشيا بمينيت واستش همو عالم لو قناعته اگر استقراري السياسي سقامگيري لعراق بردوام بيد دبي كيشكاني بغداد وهريم چهار سال ام ولاتانا همو اجاش وقتی خو معسكري شرقي بو غربي بو مصالح يعني لقل دولتها بو لقل او رجيمانها بو بدرك ولقل كرد هبيد
بشكي متمردة بشكي شورشگيرة بلام زور ست قوران بتصوري من يعني بشتي نواتو ايك عامل دولي دولكي زور هبو ام كيانا دم بله ام دي در فريدينا حوالت خو كاك فهمي كاتب شير هبيت بله سپاس که احمد بو في میوانداریه سپاس بو هر دو ما مستعد برئیس و سیاست مدار که مالا بختیار و برئیس هشیار زیباری براستی دیداره که بابت که گرنگی پدویه ام لسر راستین خال بخال قوناخ بقوناخ بوچی کرد هر جدا مثلا دولت عراق بو نمونه شر جهانی بدوی هات یکی بدموهی هات شیخ محمود دست شورا شکر عراق بو دولت ترکیه بو دولت شیخ سعید پیران هات شر جهانی دوی هات کمار مهابات هات عراق بو کماری شورش ایلانات هوسا بوچی پشتی رویدان کرد شنی دست شورش کریه بوچی کردا بری وقتی خو آماده نکریه اگر جیچی هر دو سيدا بو هر دو ما مستقبله كانوا كانوا بەڵێ وڵات زۆر سپاس کاکە فەرمی من حەزەکەم تۆزە قسەکانی کاک وشیار بله مەوزوعی گرنگی تەرەح کرد تۆزە دەوڵەمەنی کرد بله فرمو اتفاقێکی تر هەیە لە مێژووە گرنگە کە ئەنگلیز پێشێری کرد اتفاقی سیڤەر اتفاقی سیڤەر زۆر مهم بوو لە مێژوو بەڕاستی ئینگلیز بەهوی شۆڤێنێتی عەرەب و فشاری کەمالیستەکانی تورکیەوە اتفاقی سیڤەری کرد بە لۆزان و لۆزانیشی دێزە بە دەرخۆنە کرد کۆتایی پێێنە ئەمە یەک دووەم مەوزوعی سیاسەتی دووەلی کە گۆڕا بەرامبەر بە کورد ئەمە ڕاستە بێگومان ئەو کاتە بەرەی کوردستانی دەورێکی گرنگی هەبوو و تەفاهمی بینی هەردوو جوامێر مام جەلال و کاک مەسعود بوو بەرەی کوردستانی گرنگ بوو مام جەلال لە دەروی وڵات ئیشی کرد ئەم کاک وشیارە لەگەڵ دکتۆر بەرهام لە بواری دیبلۆماسی بەڕاستی کاری گەورەیان کردە و کاتە لە بینی وڵاتان وردە و دەڵسا بەڵام ئەساسیترین مەسئلە کە ئەو دۆخەی خوڵقاند گۆڕینی سیستەمی جیهان بوو لە حەربی باریدەوە لە جەنگی ساردەوە بۆ ئەوەڵجار ناویانە سیستەمی نوێی جیهان دوایی بوو بە جیهانگیری کە جیهانگیری گۆڕا بەرژەوەندیەکانی نێودەوڵەتی گۆڕا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد زەق بووەوە ئەو کاتە کورد زەق بووەوە معلومی کاگوشیارە کە یەکەمین جار دەرگای دەبلۆماسی گەورە کرایەوە لە کۆنگرەی مافی مرۆڤ لە پاریسەوە کرایەوە کۆنگرێکی گەورە بوو وەفدی عێراق لە کۆنگرەکە دەرکرا ئەحمەد بایادین دەرکرا وەفدی عێراق بەرەی کوردستانی لەوێ بوو وەفدی عێراقیان دەرکرد یەکەمین جار بۆ سەدام ماوە حکوومەت ماوە یعنی فەرەنسا پشتیوانی کوردی زیاتر کرد لە وەفدی عێراق وەفدی عێراق دەرکرا سیستەمی جیهان کە گۆڕاوە تا ئێستا بەردەوامە جیهانگیری ئەولەما تا ئێستا بەردەوامە ئەمە زۆر زۆر مهمە بیزانین ئەمە ستراتیژێکی نوێیە لە دنیا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتۆتە ژێر هەژمونی ئەولەمەوە کەوتۆتە ژێر ناو منافەسەی ئەولەمەوە لە ناو ئەمانە کورد قازانجێکی ئەجگار گەورەی کرد زۆر زۆر قازانجی گەورەی کرد بەڕاستی زۆر زۆر فەرموو کاک وشار جەناب دەوامی ئەو سوالەتە سەرهەندێ بیک و دائما بوو کورد دائما پشتی ئەحداسە دەست شۆڕەشتکان یان دەست تەمەڕۆدێتکان زانە یعنی وەختی شۆڕەشە ئیسلامیە ئیرانی چێبی وەختی خۆ عالەمی هەموو پێخۆش بی دیسا کوردستانی ئیران شەڕی پێشمەرگە و ئەوە دەست پێ کرد گوتی ئەمە ئەمپریالیەتە و ئەمە فڵانەوە ئەو هەموو ئەعدامات و خەڵک کوشتن دەستی پێ کرد بەحقیقەت وانە یعنی احتیمالە هەندێک جارە یعنی تا بەحسی مؤتەمەری ئاشتیە کرد من gelek سەوە خوانده یعنی هەنگی کوردا چ پشت نەبین مەسەلەن مەلیک فەیسەڵ وەختی بریەوە مؤتەمەرە هەموو بەریتانیا العوزما پشتگیری و دعایەت بوت کرد نوێنەری کوردا ئێکێکتنێ بچتە وێرێ و فڵان چ پشتگیری نەبیت یعنی هەندێک جارە ظروفێت هاتێ بۆ ملەتێمە بۆ قیاداتێتمە وەکو پێویست کارمە نەئینە یەک جار وەکو مامۆستا مەلا بەختیارە کرا ئەس دەبێ شاهدیەدا کە کورد مؤثر بینە دەست پێشخەر بینە ساڵا 92 وەختێ بەرەی کوردستانی بریارە هەڵبژاردنادا هەنگیش هەموو عالەم زدێمە بێ دەوروبەرێتمە هەموو زدێمە بێ خەڵەکەمە دوێ بەحسێن دێ عێراق زدێمە ئەمریکا زدێمە بێ ئەمریکا کە ئەم پارێستین زدێ هەندێ بەس چیە
بريارك زيركانا وجيرانا تقريبا أبتشتي هايش إستان لكردستان أزاينش همو نتيجة برياري بحقيقة يا دي إيكتيا كردا ضرورية بالتأكيد همو وقتك يا ما دوستت معاود كان بس عندك جارا أزبري قدرك أمريكا بين بحقيقة نبا كم بون أم سؤال المكر من كرد بون نابنا مو جانا أمريك نبينا بس يا دشين بيقرا شول كين دشين هفكاريه كان حتى ما خلافات هبن حتى ما ناكوكي هبن نجا تشر تندو تيجي دشين تعايش كان بس عندك تشتي مشتركي هاي هاوبشي هاي نخي ويجا باراسنا و ازمونه کی برپرسیار قیادات سیاسی برپرسیار پارتیا یکتی احزاب الدين اسلامينا نوای نویا بحقیقت حموده به اما يعني سر همه تشتكي ديبي سيدا هين هر دو باريز بشك بون بزاف رزقاري خازا كردي دا احتمال هكذا خلدنا ب 5 ساله جي هول قال بزاف رزقاري خاص حتى انه رنگ دجاتیا کردا هاتیا گوهارتش قیناغه که بو قیناغه قادی او پسیارا دیتره رنگ برهنگاری و خباتا کردی خو گنجاندیه قال ظروفت تينا گوهارتن بله والله سؤالك بصناهينية بحقيقة يعني اسلوب زور فرق بين يعني هل كيميائي بقرا يعني كردن جينوسايد بحقيقة هل تهجير وتعريب او الى محاربه كردي بتعريب بزمان بكلتوره فراويس كردنا تمثيل كردي تقريبا اسلوب زورتي و دولتنا هر يكيش ضيف ايديولوجيته خو اسلوب تاتيا غورين بالتاكيد بس يعني برخدان ملتي ما يعني او خلقي مجويد كانت راستي معجب بهندك واما ملتي كل ندايا تسليم نبيا يعني بيرامتت مامستاش شاهد يعني بشتي انفالا امالة شو وضعك بس تسليم نبون درب كسل اما نما تظن عرض نما جند نما پشمرگه نما فلان بس سروش نما بس چه بو براستی اراده که بو نخیر اما موقته اما دگرین سالك 2 سال پیدا چون وضع وكو مامستاي بحث كده وضع عولمه وجهانگيري وتبديل موقف الدولي براستي ولهات يا رابرين دا سبيكرو هاتينا ولاتكي كاولو بس ديسا عندك امريكيات قلت تمام صالان نطو ايكي وقت سحبون لزاخو متما شوينا سلوبي ویره امرون استیمان گفت هی هواره اف ملتا چون ولاتای بريوال ما مثلا تظن يعني بو بلا سخت بو كرتوانيا خو بگونجنت لقال قيناغ جيا كاني شر دجي اوان يعني لو حفظه صاله يعني هر ريغاي كلاسيكي خبات يعني هر جاري هيري شكل سر هبيت برنگاري لا خودكاتو تاو جناب شون بلا والله فرنكرنا جلس قسقي كاك فهمي ديما سر والله ما كيتو ايش كاك شال لسر تومتك قسيكر تومتك من بيوما بيبي ليقدانا كي تريش معنا بيه ايش اويا هميشه فاشيت وشوفينيتي حكومتكان ناخذ نوا مقاومتي ملتي جردستا اخذ نوا مقاومه الروايه بعكس هو داجير كردنا الروايه او الشر كردو اما نبوين او داجير كر شركه اما مقاومتك اما لما يجوهر وابو اما مقاومتك شو هم عرفي دولي قوانين هم بخير روا مقاومه بيروزه دفاع لكم انا كاينه لبروا درش كود لما يجوا لسياق قسقانيا كاك احمد باسي كرد حكومتك أن ماني ماين بو أوان ران روابون يا من روابون أما موضوع كيا أي خوما نجاندو يا خوما نجاندو من بيوم يكيق لقولتين كشكاني كشي كرد أو بوا سياستي دولي سياستي داخستين درقاو بنجركاني هو برامبر بيما
هیچ دەوڵەتێک لە دنیا هەتا ساڵی 1991 هیچ دەوڵەتێک لە دنیا بەڕاستەقینەیی ناڵم ستراتیژ هەر نەبووە وە چارەسەرکردنی کێشەی کورد ئەوەندەی بەرژەوەنیان لەگەڵ حکوومەتەکان بووە زۆر بە ئاستەم ئاوڕیان لە کورداوەتەوە زۆر بە ئاستەم ئاوڕێن لە کورداوەتەوە وەکو وتمان سیاسەتی دووەلی لە دوای ئەولەمەکە گۆڕا مەسلحەتەکان گۆڕا کە مەسلحەتەکان گۆڕا پێگەی ژیۆپۆلیتیکی کوردستان چووە ناو خوێندنەوەی دەوڵەتانەوە اقتصادی کوردستان جغرافی کوردستان سیاسەتی کوردستان بوونی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە خوێندنەوەی تازەی بۆ کرا خوێندنەوەی تازەی بۆ کرا کوردیش ئەو کاتە باش هاتە دەست یعنی من ئەتوانم بڵێم یەکەمی جارە لە مێژووی نەتەوەی کورد لە دوای دامەزرانی دەوڵەتی عێراق هەتا ساڵی 1991 ئەو فترەی چالاکی دیبلۆماسی بوو و خۆ گونجاند بوون و لەگەڵ قۆناغ بە قۆناغی گۆڕانکاریەکان یەکێک لە هۆکارەکانی تێکشکانی شێخ مەحموود خوێندنەوەی باش نەبوو بۆ هاتنی بەریتانیا بۆ منتەقەکە سەرکەوتنی بەریتانیا لە منتەقەکە سەرکەوتنی فەرەنسا بۆ منتەقەکە تەوقیتی ڕاپەڕێنەکانی تر لە کوردستانە تەوقیتێک بووە لە جێی خۆی نەبوو بۆیە بە ئاسانی دامرکانەوە کۆماری مەهاباد لە وەقتی زایعە دامەزراوە حربی عالەمی دووەم کەی بەرپابێ کۆمار کەی دامەزرێ یعنی کێشە لە کورد هەبووە نەخوێندنەوەی سیاسەتی دەولی بوو ئەو کاتە نەخوێندنەوەی سیاسەتی دەولی بوو ئەو کاتە باش نەخوێندنەوە بوو هێزی بە هێزی دنیا ناخوێنرایەوە چیەکە بەڵام بەری کوردستانی و یەکێتی و پارتی بەڕاستی خوێندنەوەیان هەبوو بۆ معادلە تازەکەی سیاسەتی دەولی و ئەقلیمی و سەرنجام کورتوانی خۆی بگونجێنێ لەگەڵ هێزی بە هێزی دنیا کە ئەمریکایە دوایی هێزەکانی تری دنیا کە یەکێتی و ئەوروپایە باقی وڵاتەکانی تریش و دەورە گونجاین لەگەڵیا بڕیاری 688 خۆ لە خۆیەوە نهات کاکە لە خۆیەوە نهات ئەوەی جەنابەت باس کرد هەرچەند ئیلزامی قانونیتیان نەبوو بڕیاری 688 قرارێک بوو بۆ ناوچەی ئارام لە خەلەکەی تر باسییا و تەفسیل باسیەوە شەش دەچینە هەواڵان کاک محەممەد بەس ینی بۆ ڕۆنکردن هەر پرسیارەکە ji derveyî wê bît em teqrîben dê rakin çikû babetê me berî qînaxa em gehîne qewere Herêma Kurdistanê pirsiyarım hezkeyn divê nexşeyê da bîdî kereka kak محەممەد ئێوارەتان باش زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە پرسیارەکەم ئاراستەی بە ڕێزان کاک و شیار و کاک مەلا بەختیار لە 30 و چلەکانی سەدەی 20ەمەوە تاوەکو ئێستا هەرچی دانوستاندن دەکرێت لەگەڵ حکوومەتی عێراق دەگاتە بنبەست هیچ یەک لەو بەڵێنانی کە حکوومەتی عێراق بەلایەنی کوردستانی دەدا جێبەجێی ناکە لە دوای 2005ەوەش هەتا ئێستا ئێمە دەستورماندانە تەجاوز لەسەر 55 مادەی کراوە باشە بە ناوی محکەمەی ئیتیحادیەوە هێرش لەسەر کورد دەکرێت ئێمەش تەنها لای ئێمە یعنی لایەنی نێودەوڵەتی بە تایبەتی وڵاتێک گرتوەکانی ئەمریکا دەرزی لە چاوی ئێمە دەبینن بەڵام شوژن لە چاوی حکوومەتی ئیتیحادی نابینن تاکەی مرونەکە لە ئێمە بی مبادرەکە لەلایەن ئێمە بێ بەڵام حکوومەتی عێراق هیچ مبادرەیەکی ئیجابی نییە بەرامبەر لایەنی کوردیەوە زۆر سپاس بەس بەری بەرسەوە پرسیاراوی ئەوە تقریبا ئێمە چوویدە خەلەکەی تر ینی حەزمیانە مناقەشەکەمان لە ئیتاری قویناغی پێش قەوەرەی هەرێمی کوردستان بی لەو 70 ساڵە دوای بە تەفسیلی دەچینە ئەوەی کە کاک محەممەد ئیساری بەڵێ پرسیارەکە بە قەرز هەر ئستینتاجە لەسەر ئەوە پرسیارێکم هەیە باسی ئەمریکا کە ڕۆلی ئەمریکا لە پێش قەوەرەی هەرێمی کوردستان سەرکردایەتی کورد ئێوەش بەشێک بوون لی توانیە هەڵویستی ناودەوڵەتی وەک ئەمریکا وەک فەرەنسا وەک ئەوروپا وەک بریتانیا و اتحاد ئەوروپی بکێشیت بۆ لە بەرژەوەندی دۆزی گەلی کورد لەو قۆناغی کەمە باز دەکەم قۆناغی پێش قەوەرەی هەرێمی کوردستان خاڵێکی گرنگەیە ئەویش ئەوەیە زاکرم بە هەڵم نەبا هەتا کورد خۆی لەبەری کوردستانی یەکی نەگرتەوە و پرۆژەی تازەی بۆ مەعارەزەی عێراقی نەبوو هیچ دەوڵەتێکی دنیا ئێمەی نەخوێندەوە هیچ لە دوورەوە شێریانە کردین بە دزی ئەیان بینین ینی ساڵی 1970 لە ئەنفالەکانە بە دزییان بینین جەنابی مامدوولە لەمو جارێکی گەڕایەوەی وت بە 1000 حاڵ ڤیزەیەکم دەست کەوت و چوو بەتە ئەمریکا
چوومەتە ئەمریکا ئەمە باسی 89ەکە ئەڵێ تەلەفۆنم کرد مۆزەفێکی دەرەجە سەدی وەزارەتی خارجی هاتووە منی بینیوە لە قاوەخانەیەک دانیشتن قاوەمان خۆردە وتی خۆم پارەی قاوەکەشم با پارەی قاوەکەشی نێیاوە وتی ئەوە نەقسی لەگەڵ من کردەوە تێتی تۆ خەتەری لەسەر مەسلحەتی دەوڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و عێراق ئەبێ لە 24 ساعت وڵاتەکە بەجێبێڵی ئەوە ئەمریکا سەیری کردوین ئەوە سەیری کردوین بەڵام کە بەری کوردستانی دا ئامەزرێ وردە وردە حکوومەتی عێراقی هەڵە زۆر ئەکا هەڵە زۆرەکە و سیاسەتی دەولی وردە وردە ئەگۆڕێ مەسلحەتەکانە گۆڕێ ئاوردانەوە دێت بەباشی ئاوردانەوە دێتە پێشەوە بە تایبەتی کە عێراق کۆیتی داگیر کرد ئیتر زیاتر هاتنە پێشەوە هەم ئەمریکا هەم ئەوروپا هاتە پێشەوە هەر دیسا سەر پرسیارە کاک محەممەدی پرسیارە کادیمەیە هەی نزیکی وێ کو دبێژیتن کورد بەردەوام گەر ڕژێمێت جدا جدا ئەند حالەتی شەڕیتەوەیە ئەند حالەتی دانوستاندنەداویە دانوستاندژی بەڕاپتر نەگەهشتینە ئەنجامە کێم جارە ئەکە احتیمالە 11 ئادارێ گەهشت بیتە بەیانە 11 ئادارێ بەس پشتینگە هەر یا تێک چووی ئەو ژیا تێک چووی و ئەف حال ئەف دیاردەیە بەردەوامە نەگەهشتنە ڕژێمێت حکمیت کەن بەغداد گەل کووردا بۆ ئەنجامێکی دانوستاندنەدا سەیدات و بۆ چی بەدگەڕێنی والله سوالێکی باشە بەڵام وەکو کاکمەلا بەحسی کردەمە بە قەرز بیت بوو حەڵقەی تر نەخۆ قسە زۆرمان هەیە لەسەر زۆر قسەمان هەیە لەسەرەوە ڕاستە خۆ یعنی سیاسەتی قیادەی ئێمەی کورد دائما هەموو دانوستاندنە قبولی کردووە یعنی شەرخواز نەبوون هەر وەختێ فرسەتێک هات با پێش داوای گفتوگو کرابا یان حوار کربا دائما ئێمە ئامادە بووین ئەوان التزام نەکردووە ڕاستە بەس وەکو مەبدە یان منهج ئینسانەگە مێژووی هەموو قیادەی کوردی بخوێنتەوە دائما لەگەڵ دانوستاندن حتى لەگەڵ نەحەز و دوژمن و إلى آخره و چەندین ئەوە یعنی کورد لە گوتی کودیتا هەندێک ئەڵەن شۆڕشی 14 تەمووزە یعنی بە یەک مەبدە لە دستور کە کورد و عەرەب شریکن لە وڵاتانە ڕازی بوون زۆر پاش ئەوە وەختێ هەردوو برا عارفەکان مەشروعی لامەرکەزیەت طرح کرا وەختێ عەبدڕەحمان بەزار دیسە کورد قبولی کرد دیسە پەشیمان بوون هاتینە ئۆتۆنۆمی 11 ئازار هەفتە حتا 4 ساڵ وەختێ شعوریان کرد بە هێز بوون و بە قووەت بوون و تەحالف لەگەڵ ئیتیحادی سۆڤیەتی و ئیتیفاقی عێراقی سۆڤیەتی کرا دیسە دەست بە شەڕ کرا احتیمالە قیادەی کوردیشە وەختەندێک بوو چوونی ئەوەی تر هەبوو استراتیژ لای بەعز تەکتیک ئەزانە جا ئەمە مشکلەکمان هەیە بە حەقیقەت یعنی ئەتوو چ ئەدەواتی زەغتت هەیە ئێمە دامەزرێنەری ئەم عێراقەی تازەین کورد بەڕاستی یعنی ئەمانەی ئێستا لەسەر حکمن ئەیان بینین لەسەر شانە ئێمە هاتوونە لەبەر ئەوە ڕائیمان هەیە بە چ بوو ئەو وەختە ئێمە بەهێز بوون بە قووەت بوون بریاردەر بووین لە بەغدا بەڕاستی یعنی یەک بریار بە بێ قیاداتی کوردی لە بەغدا بەڕێوە نەئەچوو حەدی کێ بوو بەحسی بوجە بکات حەدی کێ بوو بەحسی پێشمەرگە بکات ئەمە لە بەختیارە بیرم دێتەوە وەختی مالکی هەولی ئەدا لە خانەقین و حەرەکەی هێزی هێنان ئەمە مەسئولی هەموو کورد بوو یە عەسکەری وارگوت من التزام بە ئەوامری قائیدی خۆم ئەکەم کە کاک مەسعود حەقیقەت ها ینی ئەمە قەت لە بیرم ناچی بەخوا ئەمریکەکان هاتن بە مالکییان گوت گوتێ حەشرتان پێەکەن ئێوە چییە ئەم دووسێ دەبابەکتان بردیتە ئەوێ ئێمە لە بەرچاومانە چ بەسەر ئێوە ئێمە وا بوون کاکە لەسەر مەسائلی تریش اینجا طبیعی چییە قووەتی ئێمە ئەگەر یەک بین بالتەکید بەهێزترا بین لە بەغدا بە وەفدێک بڕۆین باشتر لە دووەوت بڕۆین لاکی تر دۆستەکانی ئێمەش حتا ئێستا عەتفی زۆریان هەیە لەسەر ئێمە حەقیقەتت دەوێت باور بکە دوێنێ شەو لەگەڵ من بوون بەحسی ئەم وەزعەمانە کرد
ونیا لسر ئێمە بەدەنگ ناهێت بەس چییە دەبێ ئێمەش یارمەتیان بدەن ئێمەش هاوکاریان بکەین یعنی وەنەبیت کە ئەوانە بێلایەنن لەم کێشانە بەس ئەو کێشانەی بەحست کرد دێنە سەر يعني بقرزة فعلا موضوعك آنية بحثي جبر وقتی از تنازلش هندك پرسیارت خو کم و پرسیارت هوالا پری هکت پرسیار کبیتن زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەخێراتنتانەکەم پرسیارێکم بۆ بەڕێز مەلەوە اختیارە ئەوەی کە باس کرا مێژووی کورد بوو بەڵام ئێمە دەزانین هۆکاری سەرەکی خولانەوەی کورد بە دەوری یەک بازنەدا پەردبوونی ناوماڵی کووردە بۆی ئایندی کورد هەمیشە نادیار بە دەوری بازنەیە لە ناو بازنە لە ناو بازنەکە سوڕێنەوە خولانەوەی کورد بە دەوری یەک بازنە پرسیارەکەی من وا بوو هۆکارەکەی ئەوەی کە ناوماڵی کورد هەمیشە پەرت و بڵاو بۆ و تەبانە بووە بۆیە ئایندی کوردیش نادیار بووە پێویست دەکات بۆ ئەوی ئێمە بتوانین کە ئەزمموی هەرێمی کوردستان فراوانتر بکەین پێویست دەکات چی بکەین بۆی کە پارێزگاری بکەین لە ناوچوونی سپاس خانم وڵا هەر بە درێژایی مێژوو لە زمانی ئەحمەدی خانیەوە تا زمانی ئێستا کورد شینی یەکگرتنی بووە هەر باسی یەکگرتنی کردووە شاعرمان سیاسیمانە پێشمەرگەمان خەڵکمان حزبەکانمان پێم وایە ئێستا کورد هێزی زۆر تیاپەیە بووە زۆر زەحمەتە ئەم هەموو هێزە لە یەک جەبهە کۆ بکەیتەوە ئێستا زۆر زەحمەتە بەڵام ئەساسیترین دوو هێز معلومە یەکێتی و پارتیە ئێستاش دوای یەکێتی و پارتی گۆڕان لە حکوومەتە هێزیکی ئەساسی نەوانیش و ئەو هێزانەی ترکە لە کوردستان هەن ئۆپۆزیسیۆنن نیمچە ئۆپۆزیسیۆنن چۆن نین ئەوێ گفتوگویەکی بەرپرسیارانەیان لەگەڵ بکرێ نەک هەر بۆوان ڕابکێشرێ ئەبێ بێنە ناو بازنەکە بۆ ئەوی مەسئولەتی هاوبەشمان هەبێ لەگەڵیان بۆ ئەو یەکگرتنە هەم وەکو ئەرک هەم وەکو ماف لەگەڵیانە هەڵس و کۆت بکەین بێگومان ئێستاش وەکو ڕابردوو کورد یەکگرتوو نەبێ زەرەری گەورەکە هیچ ئەمە مناقشە هەڵ ناگرێ کورد یەکگرتوو نەبێ لە هەر دانووسانێک لە بەغداد نەخێر لە ئەقلیم نەخێر لە دنیا زەرەری گەورەکەت سێدامە بەحسێ هەڵویستی سیستەمێت ناودەوڵەتی کرد بەحسێ هەڵویستێ سیستەمێت هەرێمی بکەین ئیران تورکیا سووریا ڕەوشە شەریدا ئەنتڕەوشە ناکۆکیادا گەل بەغدا تو هەفتە ساڵەدا کوردا پێ کولکریە ئەنشاینە هەڵویستێ وان هەر سێ هێزێت هەرێمی بخۆ بکێشت بەرامبەر کۆ بۆ بەغدا بچیت وا مەسەلەی جیۆپۆلیتیک کە هەبووە کورد لەناو ئەم وەزعەدایە وەزعێکی معقەدە بە حقیقات یعنی ئەم وڵاتانە هەموو سیاسەتێکی یەکگرتوو هەیە بەرامبەر مافەکانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان لە ڕووی بابەتیەوە بازە بەڵام قیادەی کوردیش یعنی زیرەکانە تەعاملیان لەگەڵ کردووە یعنی چ لەگەڵ ئیران بیت چ لەگەڵ سووریا بیت چ لەگەڵ تورکیا بیت کوردت شاین فایدەیش ناکۆکیت نابینەوە دەوڵەتە وەرگرن بەرژەوەندیە دۆزا خۆدا بالتاکید و ئەگەر تەماشەش بکەی حقیقات هەندێک شت هەیە ڕاستە عاملی ذاتی لە ناو کورد بەرخودان و تەسحیاتی ئەم ملەتە جێگای ڕێزی هەموو عالەمە بەڵام زۆر گۆڕانکاری کە لەسەر کێشەی کورد هەبووە لە ناکۆکی ناوچەیی بووە یە ئەقلیمی بووە یعنی وەختی شۆڕەشی ئیسلامی لە ئیران دەستی پێ کرد ملەتی کورد لە هەموو ئەوە نەفەسی کێشە لە تورکیا وەختی انقلابی عسکەری تەواو بوو لایەکی تر گەشە پێدانێک چێت ڕۆخاندنی ڕژێمی سەدام شتێک بوو یا چوونی سەدام بوو کوێت و دەستپێکردنی ئەوە ینی کورد نەبوو ها عواملی تر بووە بەڵام کورد استیفادەی لێ کردووە لەم گۆڕانکاریە چ سەئاستی جیهانی یان هەرێمی بەڵام
ئەمانە هەرێکێک ئستەگەشتونە ئەو قەنەعەتە ئەم وەقعی هەرێمی کوردستان هەیە ئەم قەوار هەیە ئەساسێکی بۆ هەیە یعنی تەعاملی لەگەڵەکە یعنی دانوستاندنی لەگەڵێک ئێستا ئەبینە لە هەرێمی کوردستان خەونێک بوو نسبەت ئێمە مەسەن قۆنسولیە تورکی ببین قۆنسولیە ئیرانی ببین بەجددی ها یعنی بەس چیە گەشتونە ئەو ڕادەیە کە ئەم قەزیە یان ئەم کیانە یعنی تهدید نییە بۆ ئێمە ئەگەر بتوانین تەعاملێکی ئەوە لەگەڵ بکەین لای خۆیان سیاسەتی خۆیان هەیە بتاکی یعنی هەر وڵاتێک بۆ چوونی خۆی هەیە بەڵام بە حکمەتیش تەعامل لەگەڵ کراوە ئینسان ئەگەر مەوزوعی بی تەماشای بکات زۆر خەڵک هەیە بە منیان ئەگوت ئێوە چۆن دەتوانن لەناو ئەم بیئەیە ئەم محیطە دژی ئێوە ژەهراویە یعنی ئیدارە بەڕێوە ببن حکومڕانی بەڕێوە ببن یعنی ئەف پارچە بچی چاوەش هاتیە ئیدارەکردن ئەتنافبەرە ڤان ڕژێمێت هەمی نەحەز و دژی مافێت بیرم دێتەوە بە مامۆستاش بیری دێتەوە قەت لە بیرم ناچێت وەختێ منطقەی ئامن دامەزرا 91 ئەمانە ئەم وڵاتانە بەگو وەختی هەڵبژاردنمان کرد 92 اجتماعاتی سوی قۆلی دەستیان سووریا و تورکیا و ئیران باشە ئەو خەڵێکی زۆر گرنگە خەلەکەی بێت پاشی زیاتر بوو وڵاتانی دەوروبەری عێراق بوو بەس ئەم وڵاتانە شعورەکەن بە حقیقت کە ئەم کیانە ئەم قەوارەیە تهدید نییە لە سەریان دەتوانن دانوستاندن بکەن مەساڵەحی ئابووریان هەیە بەرژەوەندیتر هەیە زانە لەبەرەوە کاکە عەبدوڕەحمان تو پرسیارە خۆ بکە دەستن وەخۆش سوپاس بۆ دەرفەتێ پرسیارە من بۆ کاک بەختیاری و کاک هوشیاریژی ئەوەیە بۆچی کوردان کارکتەری زیرەک نەبووە بۆ عێراق یعنی خودگەل گۆڕانکاریە بگونجینن هەر کودەتەیەک ڕوویدا بیتن سفرەیە دەست پێکری عێراق پێکهاتەیەکە جودایە شیعە و سنە و کورد نەژیانە ببنە کارکتەرێکی زیرەک هەم ئەقلیمی نێودەوڵەتی و هەم ناوخۆی عێراقدا سوپاس کەلام کەسێدا وڵی پرسیارێکی گرنگە من پێم وایە کورد زیرەک بووە بە پێچوانەوەی خوێن بوو کورد زیرەک بووە تۆڵە وەرە 70 ساڵ حکوومەت لە دوای حکوومەت دامەزراوە هیچ حکوومەتێک لایەنی کەمی دیموکراسی نەبووە لەم 70 ساڵە کورد کۆڵی نەداوە بە بەردەوامیش سیاسەتێکی ژیرانەی بەکارێناوە بە بەردەوامی سیاسەتێکی ژیرانەی بەکارێناوە خۆی گونجاندنەوە لەگەڵ دۆخی تازە ڕووداوی تازە دیاردەی تازە خۆی گونجاندۆ لەگەڵیا و کوردیش ئیمکانەتی هەر ئەوە نەبووە ئیمکانەتی چیمانە بۆ ئێمە زۆر بوو لەنتێکی بەدبەختی بێ ئیمکانێت بووین یەک شۆڕش لە دنیا نییە کاک عەبدوڕەحمان توانی بێتی سەرکەوتنی ستراتیژی بەدی بێنە بەبێ عاملی خارجی نەک بەبێ عاملی خارجی بگرە بە تەیارە و بە دەبابە و بە لەشکری شوون مساعدەی شۆڕشەکانی دنیایان کردووە تا سەریان خستووە ڤێتنام وا بووە لاوس وا بووە چین وا بووە کەمبۆدیا وا بووە فەڵەستین وا بووە ئەریتریا وا بووە هەر ئێمە بووین کاکە بە بڕنەوە شەڕمان کردووە هەر ئێمە بووین اعتمادمان کردوتە سەر خەڵکی ڕەشەڕووتی ئەم ملەتە قوربانی ئەم ملەتە خۆڕاگری ئەم ملەتە لەناو ئەمە هەموو ناکۆکەی کە دەوری گرتوین هەمووی لغم بووە دەور بەرمان بەناو ئەوم لغمە بازمان داوە جوڵاوین ئەم لامان کردەوە لامان کردووە بۆی بتوانین بمێنین قوتمان نەدەن یعنی حکوومەتی دڕندەتر لە سەدام دروست نابێ دڕندەتر لە سەدام چۆن دروستە بێ من تێناگەم ئەوە سەدام چەند ساڵە ڕۆشتووە لە 2023 تا ئێستا ڕۆشتووە ئێستاش حکوومەتێکی دڕندەتر لە سەدام پەیان نەبووە لەگەڵ ئەوەشا کورد نەکۆڵی داوە نەش منطقی سیاسی خۆی لە دەست داوە هیچی لە دەست نەداوە کاکە عەبدوڕەحمان یعنی من ئەمەوێ خوێنەر بینەر باش گوێ بگرێ
قسەکردن لە شتی توێری شتێکە و تۆ کە ئەچیتە ناو شۆڕش و مەسئولەتی شۆڕش و قوربانی و بەدبەختی و مقاومەت و موامەراتی دەوروبەرت و ئەمانە چۆن لی دەربازەبی ئەمە شتێکی ترە ئەمە زۆر سەخت بووە باوەڕکە ئەو نەسەخت بووە ئەو نەسەخت بووە یعنی زەحمەت ئەبینم ملەتێکی تر لە ئێمە دۆخی سەختتری بەسەرهاتی بێ هیچ نەبێت لە دەوروبەرمان کاکە لە دەوروبەرمان لەبەرەوە مانی کورد بەسەربەرزی و گەیاندمانە ڕاپەڕێنی شەر بە زەربەرزی و دوایی گەیاندمانە هەڵبژاردن ئەمە هەمووی زیرەکێکی گەورەی تیا بووە من باسی کەم و کوڕەکان ناپۆشم ها نە گەندەڵی ئەپۆشم نە کەم و کوڕی ئەپۆشم نە هەڵەکان ئەپۆشم نە پاسا و بۆ شەڕی ناوخۆ ئێنمەوە مە نایەنمەوە بەڵام پاراستنی ئەم چیانە وبوون بەڕقەم لە ناو معادلاتی ئیقلیمی و عێراقی ئەمە خۆی لە خۆیان و بۆ کورد سەرکەوتنگی گەورەیە دکتۆرە ئەشەونام ئەگەر توش پرسیار بکەی داوای لێبوردنەکەی کە تۆ تەخیر بووی فەرموو. سپاس ئەو کاتتان باش ئەو پرسیارە من کە دەمەوێت ئاراستەی و بەڕێزانە بکەم ئایا دروستبوونی قوارەی هەرێمی کوردستان زیاتر هۆکاری خەبات و خەباتی چەکداری بوو یان ئەو ڕووداوە مرۆیانەی وەکو ئەنفال و کیمیا باران و کۆچی بە کۆمەڵی کورد کەوای کرد کە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری 6 دەربکاتن و هێڵی ئارام هێڵی 36 بۆ هەرێمی ینی بۆ گەلی کورد لەو ناوچانەیانی لە دروست بکاتن. بەڵێ کارم کەسێدا والله هەردووکی بوو يعني عاملی ناوخۆ بەرخودانی ملەتی کورد و مقاومەتی بوو و عاملی دەولیش بوو بەحقیقەت مەسەلەکی مێژووی لە بیرمە من لەگەڵ برادەرم کاک بەرهەم و معارزە عێراقی یەکەمین کورد بووین چوینە بینایەی مەجلسی وزەرای بەریتانی وەختی جۆن مێجەر کە ئەو ڕۆژە بوو ئەعلانی ئەوەکەی ئەکرد کە منطقەی ئامینە بۆ کورد دروست بکە ئەو ڕۆژە بوو شەڕێ کۆرێ ببوو لەگەڵ یعنی ئەو مقاومەتی پێشمەرگەی کرد لە کۆرێ باوەڕ بکە ئەو سوالانە لە ئێمەیان جا بەرخودانی کورد شۆڕەشی کورد قەباتی ملەتی کورد دەورێکی ئەساسی هەبوو یعنی پێش ئەم بریارانە دەربچیت حەز ناکەین بەحسی خۆمان بکەین یان ڕەوەندی کوردی بکەین یان ئەو ڕۆڵە دیبلۆماسیە کرا نەنە یعنی بالتأكيد يعني راستە حکوومات ئێمە نەمان ئەبینی بەڵام تەسیرمان زۆر هەبوو لەسەر ڕاگەیاندنی جیهانی لەسەر منەظەماتی ئینسانی لەسەر بەرلەمانات حتا یەکێک لە ڕۆژنامە نووسانی مێژووی بەحسی ئەوە ئەکات مام جەلال خوا عەفو بکات لە دیمەشق بوو پێش ڕاپەرین داوای چەک و سیلاح و ئەوە ئەکرد نووسیوتی لە کتێبەکەی من گوتی ئەوەمان ناوێت ئێمە ڕۆژنامەمان دەوێت بگەینە ڕۆژنامە نووس ئەعلامی بگەینە ئەوێ مهمترە زیرەک بەخۆی ئەمە بالنص تسجيل جوناثان راندل كتابكي مشهورش لسر وقتی برنامه برف دیمایی که چیت یک دقیقه ما هی بسیار دیمایی شهر دو کم برسفت کرد مدوین قواری هرم کردستانه گهشتیه و قیناقی که ام بیجین جبن ناچیت و ام کشا کردی بو پاش و نازوریت و کی بری قیناقا قواری هرم کردستانه بکرتی شهر دو کم لا من بکرتی علم بله قواری هەرێمی کوردستان ئەوەی کە سلێمانێڵە لە خەم ڕەخسیوە مەسلەی فەوتاندنی نەماوە بەڵام ئاگامان لە خۆمان نەبێت لە قاڵبمانەدەن لە قاڵبمانەدەن بەێ سێدا ئەگەر پشتڕاز بین بڵێن نەخێر ئەم قوارە ئەمینیت حتا هەرواشە بیت بەڕاستی ئەگەر خۆمان چاکسازی خۆمان نەکەین یەکگرتو نەبین وریا نەبین عالم لە هەموو لە گۆڕاندایە ئەیبینی توزانەیە حتا وڵاتانی گەورە ئێستا وڵاتێکی زلهێز وەکو ڕوسیا ئێستا ئەبینن زەختێکی لەسەرە لەبەر شەڕی ئوکرانیا
لەبەر ئەوە ئێمەش معرەزین بۆ ئەم زغۆتانەی هەیە لەسەر ئێمە دەبێ هەدەفەکەمان پاراستنی ئەم قەوارە بیت و گەشە پێ بیت ئەویش دەبێ ناوماڵی خۆمان ڕێک بێخێ دەبێ بەڕاستی بیر لە بەرژەوەندی گشتی بکەین زیاتر لەوەی کە من چم بەدەستەکەوێت هەم حزبەچی بەدەستەکەوێت گەلک سپاس هەردوو سیاست مەدارت بەڕێز مەڵە بەختیار و سێدا شار زێباری و سپاسش هەواڵت ڕۆژنامەوان و نوێسەر و چالاکوان بینەرت خوشتوی ئەم vê هاتینە دیماهیکا خەلەکە خۆی ئەڤرو حتا جارێکا دیت گەهینە یەک بخاترە هەوە و هیم خێر و ئەم سلامەت